وەڵەم کە پەرێشانم وەڵەم کە دووچارە دەردە پەنهانم وەڵەم کە وە دەردەم ئاشنا کردی نەکەردی ستەمگەر فکر دەرمانم وەڵەم کە وەڵم کە تانەوەی کەس پەیوە دەردم دووسێ ڕۆژێ کە مێهمانم وەڵەم کە نەکرد کەس داوەتم خوەم بیمە مێمان وە کار خوەم پەشیمان وەڵەم کە نەساخت من لە فولاد و نە لە سەنگ هەفهەشتە تیکە سووقانم وەڵەم کە هەمامە ئیسەرای سەرد و گەرمە بساوکی سوە ناو شانم وەڵەم کە تەنم زانم نەسیب و مور و مارە نەمورم نە سولێمانم وەڵەم کە وەلا ترسم بکێشت کار و هەوار نەکەی کەس وشوە ئەفغانم وەڵەم کە وە کامە کەس نەیگەرد چەرختا سەر نە دەروێشم نە سوڵتانم وەڵەم کە دەم خۆش خەندەخان سپاس خۆش بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد فەرموون لەگەڵ دیمانەیەک و وێزگەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە بەرنامەی قەلەندەرخانە ئەم جارەمان لێدوانە و قسەکردنە لەسەر شێعر و بەرهەمەکانی یەکێک لە شاعیرانی ڕۆژهەڵاتی کوردستان یان بە دیاریکراوی بڵین شاری کرماشانی کوردستانی ڕۆژهەڵات شاعیرێک کە ژیانێکی زۆر تایبەت و تراژیدی هەبووە ئەویش شامی کرماشانیە بۆ لێدوان و قسەکردن لەسەر ژیان و شیعرەکانی ئەم شاعرە برای بەڕێز مامۆستا شەریف فەلاح ئامادەی بەرنامەکەیە بەخێر هاتی مامۆستاجیان زۆر سپاس هەروەها برای خۆشەویست کاگڕەوان عدنان بە ئامێری عود بەشدارە لەگەڵمانە بەخێر هاتی کاگڕەوان لەگەڵ هاوکارم خەندەخان بەخێر بێن مامۆستاگیان بەخێر مامۆستاجیان بێگومان شامی کرماشانی یەکێکە لەو شاعیرانەی کە لەوانەیە بەڕاستی لە لای ئێمە لە کوردستانی باشوور ئەو دەنگە و ئەو ناوی نەبێت و خەڵک ئەوە شارەزانە بێت لە ژیانیەوە لەبەر ئەوە ئەگەر بتوانی کورتەیەک لە ژیانی ئەم شاعیرەمان بۆ باس بکەیت. زۆر سپاس کاک حەمیدیان سپاسی ستافی بەرنامەی قەلەندەرخانە دەکەم بۆی کە ئاوڕیان لە شاعرێک داوەتەوە کە شاعری کۆژانەکانی خەڵکە ئەویش شامی کرماشانیە شامی ناوی ئەسڵی شامرات مشتاق و تەندروست ناسراوە بە شامی کرماشانی نازناوی شامی لە چێوە هاتووە بۆ ناوی شامی نراوە لەسەر کە ناوی ئەسڵی خۆی شامرادا لە کرماشان لە ناو عامی خەڵک وە شامرات دەڵێن شامرایی یا هەمان وەک چۆن لە کرمانجی سەرودا بە کەریم دەڵێن کەرۆ بە شەریف دەڵێن شەرۆ لە کرماشانیش ئەو ناوانە کورد دەکرێنەوە مەسڵەن بە محەممەد دەڵێن مەیتی بە مەهدی دەڵێن مەیتی لێرە پێڵەن حەمە لێرە پێ دەڵێن حەمە یا مەسڵەن بۆیە لە کرماشان ئەو فولکلۆرە عامە هەیە ئەو بارە دەرونیەی خۆشی و لە ڕووی جەستەیە وەکو کەسێکی خاوەن پێداویستی تایبەتە کەمەندام ڕۆشندڵێک بووە شامی بمعنای ئەو کەسانەی کە ڕۆشندڵن لە شەودا دەمێننەوە شەو بێدارن بەر لەوەیە بگا بە تەمەنی 10 ساڵی دایکی لە نەحمەتی دایک بێبەش دەبێەوە لە تەمەنی 13 ساڵیشدا بەداخەوە باوکی لە دەستەدا بۆی ئەم ژیانە تراژیکەی کە بەسەر شامیدا دێت کاریگەری لەسەر بیر و زەینی زۆردا دەنێت و بەتایبەت ئەو کۆمەڵگەیە و ئەو بارودۆخە سیاسی و کۆمەڵایەتیش کە ساڵانی 1940 و 1950 زاینی بووە لەبەر ئەوەی کۆمەڵگەی ئێران زادەی چەند شۆڕشێک بووە و ئەمانە هەموو بەیەکەوە دەست ئەوەی کە شامی
هەست بە ئازار و مەینەتێک بکات ئەوەی کە کەس نەبووە لە ژیانیە نەیتوانێ بڕۆتە قوتابخانە هیچ کەسێک نەبوو بەخێوی بکات کەسێک بە ناوی شەمس العولەما یەکێک لە کەسایەتی ئاینەکانی کرماشان شامی دەباتە لای خۆی بۆی کە ئەو ئازارە دەرونیە کە نابینا و ڕۆشندڵە کەم بێتەوە لەگەڵ شعری شاعرانی وەکو خەیام و سعدی و حافظ ئاشنای دەکات ئاشنابوون خوێندن و معریفەت چۆن وەریگرتووە بەو نابیناییەوە یعنی چۆن کەسبی معریفەتی کردووە بەڕاستی ئەمە یعنی خوددادادیەکە کە پێی بەهرەیەکی یەکجار زۆرە چونکە زۆر شاعرمانێ لە ناو کووردا و لە ناو فارسی لە ناو تەوکانی دیکە نابینە و ڕۆشندڵن شاعرن بەڵام هیچ کامیان وەکو شامی نین چون ئەوان بەر لەوەی کە مەسڵەن نابینابن چونەتە قوتابخانە دەرسیان خوێندە بەڵام شامی هیچ کام لەو خۆناغانێت تێنەپەڕاندەوە ڕاستی ئەو پەڕینی خوێندەواریە بەڵام کە چاو لە ناوەڕۆک و هەوێن و ستراکتۆری شعرەکە پێکاتێ شعرەکانی دەکەی هەموو ئەو سەناعەتە ئەدەبیانەی تێدایە کە شاعرێکی خاوەن بەهرە کە بە پێی قوتابخانە ئەدەبیەکان خوێندیە هەموو پێکاتەکانی شعری تێدایە. بەڵێ مامۆستا ئێمە ئەگەر سەیری سەرەتای ژیانی بکەین سێ قۆناغی تراژی دیایە لە دەستدانی چاوی لە دەستدانی دایکی لە دەستدانی باوکی بەڵام قۆناغێک هەیە کە ئەڵێن لە ئەو سەردەما ئامۆژنێکی ئاوکاری کردو گرتوێتی خۆی پاش ئەوە ناوی بەڕێز ناوی کەسێک هێنا شەمس العولەما بەڵام ئەوان بەڵێ حاجی ئەمانوڵڵای معتەزیدی بەڵێ ناسراوە شەمس العولەما ئەوە بەڵێ بنویستم دڵنیا بەوە ئەو ناوە هەر ئەو کەسەیە دوای ئەمە شامی بۆی کە بژیوی خۆی دابین کە هیچ بەڵگەیەک نییە کە ئایا شامی وەڕاستی ژیانی هاوبەشی پێکێناوە یانە هەمیشە لە کرێکی تیا بووە لە شاری کرماشانە چونکە بە پێی بیناسازی ڕابردوو ڕێک کاروانسەرەکانی شاری کرماشان لە هەموو شارەکانی کوردستاندا لە سەردەمانی زووە کاروانسەرا هەبووە کاروانسەرا ئەو شوێنانە بووە کە بینایەک بووە لە ناویدا چەندین ژووری بچووک بچووکی تێدا بووە شامی یەکێک لەو ژوورە بچووکانە کرێکی بووە واتە کرانشینی یەکێک لە دەوڵەمەند و خاوەن سەرمایەکانی کرماشان بووە ئەم ژیانی کرێچێتیە و هەروەها بۆ بژیوی ژیانی خۆشی دەستگێڕ بووە شامی دەستگێڕ بووە منەتی بە هیچ کەس نەبوو دەستی لە هیچ کەس درێژ نەکرێتە بۆی کە پارەی پێ بدە هەمیشە لەسەر ئەرکی سەرشانی خۆی وەسەر پشتی خۆی وەستاوە بۆیە ڕۆژانە کە لە ناو شارە دەستگێڕی کردووە لەلایەن هەندێک نەفس نزمە بڕاستی ڕۆبەڕووی زۆر مەعانات و زۆر گرفت بۆتە زۆر قسەی ناشرینی پێکراوە ئەمانە هەموو ماوەیەک خەریکی کار و کاسبی بووە لە بینی وەکڕین و فرۆشتن لە نێوان کرماشان و قەسری شیرینە ینی بەو نابیناییەوە ئەو بەڵگەیەم نەبیستوە شتێکی وابێت بەڵام هەمیشە لە شار دەرنەچووە لە شاری کرماشان بۆیە ئەگەر چاو لە شعری شامی دەکەیت یەکەم وشەی شعری بە خەڵکەوە دەست پێ دەکات خەڵک مردم ئەمە دەگەڕێتەوە بۆی کە شامی بە تەواو مەعنا شاعری خەڵکە مامۆستاگیان مێژووی دەستپێکردنی نووسینی دیارە لە تەمەنی 20 ساڵیەوە واتە لەو کاتەوە کە تەمەنی دەکاتە 20 ساڵی لەو کاتەوە دەستەکا بە شعر نووسین تایبەتمەندی بەرزی شامی لەگەڵ ئەو شاعرانەی دیکە کە ڕۆشندڵ و نابینن ئەوەیە زۆر شاعری دیکەمان هەبووە کە بە تەئسیر بە کاریگەری وەرگرتن لە شعری شاعرانی فارس یەکەم شعریان بە شعری فارسیەوە دەستی پێکرد بەڵام پێچەوانی هەموو ئەمانە لەو سەردەمەدا کە هیچ دەرەتانێکی خوێندن و نووسین بە تایبەت لە کرماشان و ئیلام کە ئاسیمیلاسیۆنێکی فەرهەنگی یەکجار زۆر لەلایەن حکوومەتی پاشایەتیەوە بووە شامی بە شعری کوردیەوە دەست پێ دەکات مامۆستاگیان دواتر زیاتر قسە ئەکەین بەڵام پێمان خۆشە لەسەر تیشکی قسەکانی جەنابەت کاک حەمید شعرێکی ترمان بۆ بخوێنێتەوە ئەگەر کاکڕەوان هاوکارمان بێت فەرموون مردم باینە دیار ئی بەدبەختیە
ڕوون خاتر جەم لێی شارە نییە چیم ڕوون بسینم لە یار و بەقاو ئەڕای ناو هەڵوای جومعەی ئاخر ساڵ سڵامێ کردم وەت ئەلەی گشت کەس ئەو کاسە ئەڕای چەگرتی دووەدەست ماست وای نەیرم ڕووبت وای نییە شیر دوو ژوور هەست سفید و سیە وتم هەیمەشەی زندەی گیانت بوو بەقاڵی بایس گشت جنسی داشتوو وتم ڕۆن تووە ڕوونە خاتر جەم ئەردیری بێپیم گیانە خوەت قەسەم بەقاڵ گورجەوبی ئەوەڵ کاری کرد دەستە چەپ هاورد دەستە ڕاستم گرت ماشەڵڵا وەزور مەشەی ئەلیەسکەر و ئەوەڵتەکان کیشاد دەمە دەر دەم خۆش کاک حەمیدگیان دەست و پەنجە خۆش کاکەوان مامۆستاگیان باسی ئەوەت کرد کە شاعر بە شاعری مرۆڤایەتی ناسراوە من ئەمەوێ باسی قۆناغێک لە ژیانی ئەو بکەم کە لە شعرەکانی لە ناوەندی ڕادیۆی کرماشانە خوێنراونەتەوە ئەو قۆناغە چۆنی بۆ ئەم شعرانە چۆن خوێنراونەتەوە چۆن بە خەڵک گەیشتون شامی لەبەر ئەوەی خوێنەواری نەبووە نەیتوانیە شعرەکانی خۆی بنووسێتەوە بۆیە ئەو کەسانی دڵسۆزی دەوروبەری هەبوون و بە تایبەتی لەو سەردەمەدا ڕادیۆی کرماشان وەکو مەڵبەندێکی ڕۆشنبیری کوردی دەتوانم بڵێم هاوشانی ڕادیۆ بەغاوە زیاتر لەوانە و ڕادیۆ ئیرەوان لە ڕادیۆ کوردی ئیرەوان لە ئەرمەنستان و ئەوانە تەئسیری یەکجار کاریگەری یەکجار زۆری لەسەر فەرهەنگ و زمان و شێعر و ئەدەبی کوردی هەبووە ئەو سەردەمە کەسانێکی زۆر دڵسۆز لە ڕادیۆ کرماشان هەبوون وەکو محەممەدی کەمانگەر وەکو مەسەری خالقی وەکو مامۆستا نەمەر حەسەن زیرەک ئەو کەسانە دەبینن شامی لە گۆشەی شاردا ڕۆژانە شیعر دەڵێ باسی کۆژانەکانی خەڵک دەکا باسی ئازارە دەرونیەکانی خۆی و ئەو زوڵم و ستەمە دەکا کە لە ناو کۆمەڵگەدا لە خەڵکەکەی دەکرێت بۆیە دەیبەنە ڕادیۆ کرماشان بەداخەوە هیچ دەنگێک لە شامی نییە کە ئایا بەڕاستی ئەوانە خۆی تەسجیلی کردووە بە دەنگی خۆی بە یا کەسانی دیکە بۆیە شامی جیا لە دیوانی چەپکە گوڵ شعری دیکەیش زۆری هەبووە کەسێکی نزیکی خۆی ویستویە وتی بیدە من بۆ چاپ دەکەم بۆتی هەڵدەگرم بەڵام بەداخەوە چیرۆکی ئەمە دیار نییە چونکە شامی تەنیا و چەپکە گوڵە نییە زۆر شعریە لەبەر ئەوەی شامی دوای قۆناغی ئەدەبیاتی زارەکی کرماشان و ئیلام کە ئەدەبیاتی حەماسی و شانامەی کوردیە بە یەکەم شاعری قۆناغی دووەم دادەنرێ کە شعری کوردی بە تایبەت بە زاراوەی کەلهوڕی نووسیوە. بەڵێ مامۆستا باسی ئەو زاراوەیە کرد تەمەم بێگومان ئەو زاراوەیە شێوەزاری کەلهوڕی کە دیارە هەر نزیکە لە شێوەزاری لوڕیشەوە ئەو شێوەزارە کە لە کرماشان و ئیلام و ناوچەی لوڕستان هەبووە. بەم شێوەزارە شعر و ئەدەبیاتی کوردی کەم گەشتۆتە ئێمە کەمیش بەڵام دیارە ئەو شێوەزارە لە ناو کوردستانی ئێرانە کاریگەری خۆی هەبوو تەنانەت ناویشی ناوی پێوتراوە چ شێوەزاری کەلهوڕی بڵین. کاک حەمید لە پۆلێنبەندی زاراوەکانی زمانی کوردیدا زۆر ڕای جیاواز هەیە هەر کەسە و بە جۆرێک ناوی شێوەزارەکانی ناو مەسڵەن تۆ بڕوان ناوی شێوەزاری ئەردەڵان شێوەزار نییە ئەردەڵان ناوی ناوچەیەکە یا ناوی هۆزێکی گەورەی کوردە لە شاری سنا یا ناوی میرنشینێکە یا دەڵێن سۆران ناوی میرنشینی سۆرانەوە وەرگیرە ئەڵێن سۆرانی کەلهوڕیش ناوی هۆزێکی گەورەی کوردە ئێمە ناتوانین ناوی بنینە شێوەزارێک
بەڵام ئێستا لە نێو ئەدەبیاتی کوردیات جێگرتووە لە ئەدەبیاتی هاوچەرخی ڕۆژهەڵاتی کوردستانە پێی دەڵێن بەو شێوەزارانەی کە لە سێ پارێزگای کرماشان و ئیلام و لۆڕستان خەڵک قسەی پێ دەکەن پێدە ئاخوێن پێی دەڵێن کوردی جنوبی یا کوردی خوارگ. ئەم جنوبی مەبەست باشووری کوردستانی مەبەست باشووری ڕۆژهەڵاتی کوردستانە. ئەم ناوچەیە کە زیاتر لە 7 ملیۆن کوردی لێدەژی لەو سێ پارێزگایە بڕاستی زۆر کرماشان و ئیلام و لۆڕستان ناوچەیەکی یەکجار فرە کولتور فرە فەرهەنگ جۆرێکە لە کەرکووک چۆن شارێکی گەورەی کوردستانە عەرەب و کورد و تورکمەن و ئاشور و کلدانی تێدایە ئەوێش لە ڕووی فرە ئاینیەوە هەموو ئەو نەتەوانەی تێدایە. من یەکشت هەیە مامۆستا بێگومان پێش ئەم شاعیرانی تر هەبوون کە بەم شێوە زمانە نووسیوانە بێگومان ئەوەی کە هەیە کاریگەری ئەم شاعیرانە مەسەلەن وەکو ئەڵماسخان غوڵام ڕەزایی ئەرکەوازی سید ساڵحی نعمەتوڵڵا ئەم شاعیرانە کاریگەریان چی بوو؟ هیچ کامیان کاریگەریان شامی نەبوو چون بەڕاستی سەبک و شێوازی شامی لەگەڵەوەنە هەمووی جیاوازە. ئەوان مەسەڵەن غوڵام ڕەزای ئەرکەوازی شاعرێکی زیاتر باری ئاینیە بەڵام بە زمانێکی پەتی کوردی دەنووسێت. مامۆستاکیان کەنولەیی زیاتر شاعری حەماسیە. ئەو شاعرە زیاتر ئەدەبیاتی زارەکی و چونکە خۆی سەرهەنگێک بووە لە شەڕەکانی کووردا بەشداری کردووە. ئەڵماسخانی کەنولەی چەندین دەقی گەورەی هەیە وەکو خورشید و خاوەر وەکو زەمبور و زەنونامە و دەیان شعری دیکەی لێ بەجێماوە بە شێوەی بیت نووسی بە شێوە بیتە کوردیە جۆرێکە لە بیتە کوردیەکان پێی دەڵێن ئەدەبیاتی حەماسی کوردی خوارگ. بەڵام شعری شامی شعرێکە کە لە کۆمەلگا وەریگرتووە. ئەو شتانەی کە ڕۆژانە بەسەر خۆی داهاتوێ بینیویە ئەو زۆڵم و ستەمانە لە شێوازی تەنزی کۆمەڵایەتیە جیاواز لە هەجوو. چۆن ئێمە شعری دیکەمان هەیە وەکو شێخ ڕەزا لە باشیان تاوان گومان حەزمانە کرد قسە زیاتر بکەین لەسەر ئەم بابەتە دێنەوە سەریگەر ئەو شعری کرێنشینیەکە بەڕێز بوومان بخوێنیتەوە ینی شێوازی شعرەکانی باز لە تراژیدیایەکە کا بەڵام بە شێوەیەکی کۆمیدیش باسی ینی ئەو شعری کە یەکێکە لە هەرە شعرە بەناوبانگەکانی جەناب بوومان بخوێنیتەوە و شعری ئەوانیش هاوکارمان کرانشینیە کرێچێتی چونکە بە درێژای ژیانی لە کرێچێتیا بووە. ئەو وردەکاریانەی ڕۆژانەی کە خاوەن ماڵ سەحمەڵ بەسەری هێناوە زۆر لە قاڵبی ئەم شعرەدا لەبەرەوەی بەرنامەکە مەجاالنادا هەمووی نەخێنەوە چەند بەیتێک پێمان خۆش دەخێنەوە. فەرموون. بەندەیەی نەفەر کراونشینم بەندەیەی نەفەر کراونشینم چۆ ئەزیز مردی دایم خەمینم نە خاورج مەزەب نە جوداس دینم ئەردوعا گیراس بکەر نفرینم شاید لەی دنیا دیتر نەمینم ڕاحەت بووم لە دەست کرانشینی چە بکەم وە دەست کرانشینی داد وە هەر کەس بووم حەقم نیەسینی بەسکە کرادام لەی تەوی لە چوخەر عمر وە بەدبەختی هاوردم وەسەر بیمە سەمونس چەند گور و بەشەر لور لە لڕستان کورد لە دینەوەر سنەیی و پاوەیی جاف و کەمانگەر کورد و لڕ و فارس تورک قەزوینی چە بکەم وە دەست کرانشینی داد وە هەر کەس بۆم حەقم نیەسینی. لە بەیتێکی دیکەدا دەڵێ کوڕێ دیرن چووەچکەی شەیتان کوڕێ دیرن چووەچکەی شەیتان سوب لە خەو هەڵسێ دەیدە ناو ئەیوان دەست وەجیبە پڕێخ دەست تیر و کەوان خەیت ئەڕای قۆڕی
خەی ئەڕای ئیسکان سێوڵ جافرخان گرێدە نیشان کەس جورئەت نەیرێ سەدای بایلەبان وشێ جوانە مەرگ سەرم نەشکێنی چە بکەم وە دەست کراوەنشینی دادوە هەر کەس بەم حەقم نێسی. دەم خۆش مامۆستاگیان مامۆستاجان. دەست و پەنجە خۆش. مامۆستاگیان باسی زۆر کەست کرد کە ڕۆڵیان هەبووە لە ژیانی شامیە، بەڵام من بە تایبەت ئەمە بێ ڕۆڵی مامۆستا هەژار بزانم لە ژیانی شامیە. بێگومان شامی بەر لەوەی کۆچی دوای بکە چون ئەو نابینابوو نێدوانی ئەگەر بەرهەمەکانیشی چاپ بکرێت بیبینێت. لەو کاتێک کە مامۆستا هەژار پاشەوەی کرد لە باشووری کوردستان و لە بەغدا دەڕواتەوە ڕۆژهەڵاتی کوردستان، بێگومان پێشتر لەلایەن دکتۆر محەممەد عەلی سوڵتانی یەکێک لە نووسەر و بیرمەندان کەسێکی تریشێ ماجدی بەڵێ ڕۆحانی بەڵێ هەروەها ماجدی مەردە خوڕحانی ئەویش فەرهەنگ نووس و بیرمەند و نووسەرێکی ناوداری خەڵکی سنەیە کە زۆر ئیشیان لەسەر کۆکردنەوەی بەرهەمەکانی شامی کردووە. ئەو کاتە کە مامۆستا هەژار لە تاران لەگەڵ دەستگاکانی چاپی ئەوێدا ئیشی کردووە، لەگەڵ ماجدی مەردە خوڕحانی نزیکایەتێکی زۆری هەبووە. کۆمەڵێک لە بەرهەم ئەو کۆشیعرانەی شامی نیشانی مامۆستا هەژار دەدات. ئەو شعرانە ئەڵێن زۆربەی تۆمار کراوە لەسەر کاسێت و ئەوشتە. بەڕاستی من نەگوێم لێ بووە وەنە سەرچاوەیەکدا بیستومە. سەرچاوەکە من وەکو مێژووی ئەدەبی کوردی بێگومان هەیە، بەڵام تا ئێستا لە دنیای مەجازیدا و ئەگەر هەبایە بێگومان بڵاو دەبووەوە. تا ئێستا هیچم نەبینیوە، بەڵکو هەبێت ئەوانش ڕۆژێک وەکو کاسەت بکرێنین. مامۆستا هەژار پێشەکەیەکی زۆر جوانی بۆی نووسیوە و لێکدانەوەیەکی زۆر جوانی بوو دیوانی چەپکە گوڵ کردووە. ئەو ناوەش کە هەر خۆی بۆی دیاری کردووە. بڕاستی هەوڵەکانی مامۆستا هەژار و ماجدی مەردە خوڕحانی دەگەن بە ئەنجام و چەپکە گوڵ دەکەوێتە بەردیدی خوێنەران و دەگاتە دەستی خوێنەرەوە. ئەسڵ بەر لەوەی کە چەپکە گوڵ چاپ بێت، چونکە زۆربەی شێعرەکانی بەتایبەت کرێنشینی و ڕۆنەواتی و قەسەمنامەکەی لە ناو خەڵکدا هەموو خەڵک لەبەرێتی. من کە دەڵێم شامی کرماشانی شاعری سەردەمی خۆیەتی، شاعری ژانی خەڵکە لە خۆڕا بەڕاستیەوە ناڵێن. ئەوەندە جوان باسی ئەو ئازارانە دەکات کە بەسەری خۆی داتێ بەسەری خەڵک داتووە، هەموو خەڵک خۆیان لە شێعرەکانیدا دەبینەوە. ئەمە پێچەوانەی ئەو ڕوانگانەیە کە شاعرانی هاوچەرخ و بەتایبەت ڕەخنەگرانی هاوچەرخ لە دیدێکی کۆمەڵگایەکی لە دیدێکەوە کە بەڕاستی دوورە لە کۆمەڵگای ئێمە ڕەخنە لە شێعرەکانی دەڵێن دوورە لەو سەنعەت و ئەو ئارایە ئەدەبیانەوە. بەڕاستی من پێم وایە شاعری سەردەمی خۆیەتی، بەڵام بەداخەوە کەم لێکۆڵینەوەی لەسەرکراوە، کەم ئاوڕی لێدراوەتەوە. تاکو ئێستاش من نەبینیوە کۆڕێک سمینارێک یا کۆنگرێک بۆ لێکدانەوەی لایەنە جۆرا و جۆرەکانی شعری شامی بکرێت. شامی شعری لایەنی جۆرا جۆر شعری مناجاتی هەیە، شعری سیاسی هەیە، بەڵێ جوانی سروش، بەڵێ غەزەلی هەیە. یەکێک لە شعرەکانی کە سیاسیە دەمەتەقەیەکە لەگەڵ دکتۆر مصدق. دکتۆر مصدق ئەو کاتە سەرۆک وەزیرانی ئێران بووە کە شعری ناوی میلەتی ئێرانە. میلەتی ئێران دکتۆر مصدق تەکلیفمان چەست. دیسان هەر خۆی لە زمانی دکتۆر مصدقەوە دەڵێ ئەم شتانە لەگەڵ منە باس مەکە، من ناتوانم. یا بەڕاستی باسی شامی باسی گیر و دەبوونی خەڵک بە مادەی هۆشبەر دەکات. 50 ساڵ 60 ساڵ لەمەوبەر ئێستا کۆمەڵگای کوردستانی ڕۆژهەڵاتی و ئێران حتا سەر ئێسقان لە ناو مادە هۆشبەرەکاندا نقم بوو. یعنی ئەو کاتە باسی ئێستای کرۆ بەڕاستی، یعنی وەکو ئیلبێگی جاف چۆن پێشبینیەکانی ئیلبێگی جاف، هەرچەند لەو کاتشدا کەسانێکە بوون کە گیرۆدەی مادەی هۆشبەر بوون. شامی سەرڕای ئەوەی کە ئەوانەی نەبینیوە، بەڵام وا باسییان دەکات دەڵێ کامیرایەک زۆر بە جوانی هاتووە نوکتە بە نوکتەی ئەم کۆژانانەی خەڵکی تۆمار کردو. یعنی شامی بەڕاستی سینەماگەرێکی سەردەمی خۆی بۆ لە کرماشان. بەڵێ مامۆستاگیان گەر بکرێ بەراوردێکی حەسەن زیرەک و شامیمان بۆ بکەین.
دەمەوێت زۆر بە کورتی باسی ئەو بابەتەکەم وەک چۆن حەسەن زیرەک کەسێکی خوێندەوار بووە لە بواری هونەر و مۆسیقادا بەڕاستی شای مۆسیقای کوردیە. شامی کرماشانیش لەبەر ئەوەی کە ئەوش نەخوێندەوار بووە و تەنانجیا لەوەش کەسێکی ڕۆشندڵ و نابینا بووە دەتوانین بەراوردێکی ئەم دوو هونەرمەند و شاعرە بکەین کە بەڕاستی ئاوێنەی باڵانوێنی کۆمەلگای خۆیانن. کاتی خۆی لە سەردەمی پاشایەتیدا حکوومەت دەیەوێت ناوی کرماشان بگۆڕێ بیکە بە باختەران. حەسەن زیرەک و شاعران و نووسەران لە ڕادیۆ کرماشان دەڵێن چی بکەین، دەڵێن لێگەڕن بۆ من. حەسەن زیرەکە گۆرانی کرماشان شاری شیرینیم دەڵێ بەڕاستی حکوومەت پاشەکشە دەکات لەو بڕیارەی خۆی وە هەتایە نێتوانی ناوی کرماشان و ئاسەوار و فەرهەنگی کرماشان بسڕێتەوە و شامیش بە شعر بەڕاستی توانی وێ ببێتە ئاوێنەی باڵانوێنی کرماشان و ئیلام وە کوردی خوارگ لە ئیلام و کرماشان. شعریشی بە حەسەن زیرەک نووسیوە. بەڵێ مامۆستایان زۆر سپاس بۆ زانیاریەکانت، زۆر سپاس بۆ ئامادەبوونت، زۆر سپاس بۆمان بۆ ئامادەبوونت، زۆر سپاسی هاوکارم کاک حەمیدی شەکەم. ئازیزانی قەلەندەرخانە، ئەمڕۆ باسی شامی کرماشانیمانە کرد. بە شعرێکی جوانی شاعر کۆتایی بە بەرنامەکەمان دێنین تا دیداری داهات و هەر شاد و سەرفراز. دڵ وە زنجیری فراقت ڕاهی ئازادیش بەنە، کاری دڵ هەردەم وە دووریت داد و ئاه و شیوەنە، داد و بەدعەهدی خوبان هەر کەسی دیریت وەلی، گوشی گەردوونی ستەمگەر کەڕ وە فەریاد منە، دڵ وە فەریاد و فەغان کرد خیش و بیگانە مەلول، بیوەفایایە دڵی تۆ سەنگ سەختیا ئاهەنە، سەنجی ئومیدی ویساڵت شیشەی سەبرم شکاند، بەرقشم شیری فراقت قاتڵی گیان و تەنە، خۆم عەجەب دیرم وە تاڵەی شومی کەس بنیادی خۆم، میهرەبانی گەردی هەر کەس کەم وە گەردم دوشمەنە، بی سەبەب سەرگەشتە مەجنون چی وە سەحرای جنون، مەر نەزانست ڕسمی خوبان بیوەفایی کردەنە، تا دەمی مردن دەما دەم وە دیدارت تو دەم، تا بزانی دڵ ئەسیری چاهی تورک چون بیژەنە، گیان وە چەنگاڵە فەراغی دەرینەکەی شامی نەکە، داد وە بەدعەهدی خوبان مایەی خۆن خوردنە.